کوردانی باکووری ئەڵمانیا کەمپینێک بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ ئاوارەکانی شەنگال و ناوچەکانی تری کوردستان ڕادەگەن و داواش لە کوردانی ئەو وڵاتە دەکەن کۆمەک و هاوکاریەکانیان پێ بگەێنن بۆ ئەوەی ڕەوانەی کوردستانی بکەنەوە. کوردانی شاری کیڵی باکووری ئەڵمانیا لە کۆبنەوەیەکدا کەمپینێکیان بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ ئاوارەکانی شەنگال و ناوچەکانی تری کوردستان ڕاگەیان و داواشیان لە کوردانی ئەو وڵاتە کرد هاوکاریەکانیان بگەێنە کەمپەکەیان یاخود کەمپینەکەیان بۆ ئەوەی بە زووترین کات ڕەوانەی کوردستانی بکەنەوە. فەرێدون کونجرینی یەکێک لە ئەندامانی کەمپینەکە ڕایگەیاند کەمپینەکەیان بۆ ماوەیەکی درێژ بەردەوام دەبێت و هەموو جۆرە هاوکاریەک بۆ ئاوارەکان کۆ دەکاتەوە و بەردەوامیش لە ڕێگەی کۆمپانیای شاکارەوە کە ئەرکی گواستنەوەی هاوکاریەکانی لە ئەستۆگرتووە کۆمەک و هاوکاریەکان ڕەوانەی کوردستان دەکەنەوە.